تورکیا ئەوێت داگیرکاری کات ئەم ئازادیەی کوردستان داگیر بکات. چەند ساڵە ئێمە ئەوەتاین لە بندەستی داگیرکەرانە. ئەم تۆزە ئازادیەی کوردستان هەیە ئەویش داگیرکە. کوڕ و کچەکانمان لە شاخن گەلیلان، چەکی کیمیاویان لێئەدا، چەکی قەدەغکراویان لێئەدا. ئینجا هیچ وڵاتێک هیچ مافی مرۆڤێک نایەتە دەم، هیچ قسەیەکمان لەسەر کا کیمیاویان لێداین لە هەڵەبجە، کیمیاویان لێداین لە ڕۆژئاوا، کیمیاویان لێداین لە شاخ، لە هەموو شوێنەکان کیمیاویمان لێئەدەن، کیمیابارانمان ئەکەن. ئێمە نەچوینەتە سەر خاکی کەس و خاکی کەسمان داگیر نەکردووە، ئەوان هاتوون خاکی ئێمەیان داگیر کردووە. ژنان، دایکان ڕۆڵەکانیان پەروەردەکەن بە شۆڕژگێڕی لە بەهەمبەر ئەو داگیرکاریە کە دەوڵەتی تورکی داگیرکەر داگیرمان ئەکات. ڕۆڵی دایکان گەورە و کاریگەرە، ڕۆڵەکانیان بە شۆڕژگێڕی بەخێوکەن، گەورەیانکەن، هەتا ئەم ڕژێمی داگیرکەرە نەتوانێت داگیرمانکە. تا کوردستانێکی ئازاد، کوردستانێکی ڕزگار، کورد ئەکەوێتە ئازادە بێ، ڕزگارە بێ. بانگەوازی ئەەکەم لە ژنان، لە دایکان، لە هەر چوار پارچەی کوردستان کە هەوڵی داگیرکاری ئەدرێ لە پارچەیەکمانە، ئەو پارچەکانی تریش هەمویان بێنە دەنگ، هەڵوێست وەرگرن، ڕابوەستن لە هەمبەر ئەوە خاوەنداری بکەن لە گەلی کورد، لە نەتەوەی کورد، لە گەلیلا، لە کەرامەتی ئینسان، لە مەڕووماڵات، لە ژیان، لە کوردستان، تا لە کوردستانێکی ئازادا بژین. داوا لە دایکان، داوا لە ژنان ئەەکەم هەڵوێستیان هەبێ، نەکەونە ناو پیلان گێڕیوە. تا کوردستان لە بەردەمی وەزعێکی هەستیارە هەیە، وشیار بن، خۆیان بپارێزن، لە بەردەمی دوژمنە بوەستنەوە.